و هەواڵ و زانیاری شار و چارچەکان دەچینە بەڕگەی پەیامنێران و دەچینە لای پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەی. ئازاد سڵاوی خوای گەورەت لێ بێم کاتت باش، زانیاری لای تۆ چییە؟ فەرموو. بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش بێتن. من دیارە لە ناحیەی خەلیفانم ئەمڕۆ لە ناحیەی خەلیفان ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری بە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین دیارە ئەمڕۆ لە ناحیەکە سونەتی قوربانی ئەنجامەدەن. 4 ڕۆژەوڵا هەروەها 22 سەربزنیان کردۆتە قوربانی. دیارە لەم ناوچەیە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری ساڵانە پرۆسەی قوربانی ئەنجام دەداتن و بەسەر خەڵکی هەژار و کەم دەرامەتی ناوچەکەدا بەشی ئەکاتن. من بۆ زانیاری زیاتر وەقسەکردن لەسەر چۆنیەتی پرۆسەی قوربانی ئەسمە لای کاوسمان بناوی بەرپرسی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری. کاوسمان سڵاوت لێ بێتن، پرۆسەکەتان چۆن بەڕێوە چێسن؟ بناوی خوای گەورە میهرەبان، پێشەچی جێژنە پیرۆزانە بە تەواوی موسڵمانان ئەکەین و بە تایبەتی برانی پێیان دەستخۆشیان لێکن سەرکەوتوو بن ئینشاءالله مادی بوونە لەو جێژنەی خوا پاداشتان دەدات و خوای گەورە عیبادەتیان قبوڵ بکات. ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری بە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین و بە هاوکاری خێرخوازە دڵسۆز و خەمخۆرەکانەوە ساڵانە ئەمە بەرنامەمانە کە ئەو سونەتە گەورەیە، ئەو سونەتە پیرۆزە ئەنجام بدەین. وەلێرە دەستخۆشی لە تەواوی خێرخوازانەکەین کە ساڵانە هاوکارمانن، نەک لە هەر قوربانی، لە هەموو پرۆژەکان لە هەموو مناسبەکان هاوکارمانن، پاڵپشتمانن، دەستخۆشیان لێکەین. خوای گەورە پاداشتان داتەوە و خوای گەورە یارمەتیان بداتن. وامە پرۆژەکەمان بریتیە لە تقریبی حیوانەکان 26 سەر حیوانن، ساریان ڕەشەوڵاقی گەورەنە و 22شان حیوانی گسکەنە و زیاتر دابەشەکەین بەسەر خەرچی فەقیر و هەژاری دەڤەرەکەمانەوە خەلیفان و دەوروبەریەوە. بەم شێوەیە دابەشانەکەین بەسەر خەرچی فەقیر و هەژار و کەم دەرامەتەوە. زیاتر بڵین چەند کیلۆ دەرەچێتن یان چەند ماڵتان لای خۆتان ناونووس کردو کە ئاژەڵەکان تەوا بوون بەسەریان دابەش بکەن؟ وەڵامە ساڵانە زۆربەی جاران مثلم 400 و 500 و 600 ماڵمان تەوزیع کردی. ئەو ساریش تەمەنە ئەکەین و زیاتر بیتن ئینشاءالله. ئەم ساریش بە هەمان شێوەی ساڵان بەسەر خەرچی فەقیر و هەژاری دەڤەرەکەمان تەوزیع کەین ئینشاءالله. تەمەنە ئەکەین زیاتر بیت لە 400 و 500 ماڵ ئەوان ئینشاءالله. چێ زیاتر بڵێن هاوکاری پرۆژەکانیەوەی کەوا ساڵانەوە پرۆژەیەکی زۆرتان هەیە هەم لە قوربانی هەم لە بۆنەکان هاوکاری خەڵکی هەژار و کەم دەرامەتەکەن؟ وەڵام من باسم کرد زیاتر خەرچی دەوڵەمەند خەڵکی خێرخواز هاوکارمانە لە هەم پرۆژەکانمە، بە حەقەت پرۆژەکانیمە یعنی بەردەوامن. خوای گەورە پاداشتان دەداتەوە و لێرە و دەستخۆشیان لێکەین کە لەم شاشە جوانەوە گویان لە دەنجی منە دەستخۆشیان لێکەین. خوای گەورە پاداشتان دەداتەوە و لێرەوە داوان لێکەین بەردەوام بن. ئێمە هاوکاریەکانیان بە ئامانەتەوە بە دڵسۆزیەوە بە دەستەکی پاک و ئەمینەوە ئەگەینە خەرچی فەقیر و هەژار و کەم دەرامەتەوە. خوای گەورە پاداشتان دەدات ئینشاءالله. سپاس بۆ کاوسمان بناوی بەرپرسی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵ دادگەری. بەڵێ دیارە ئەم ساڵ قوربانیکردن لە ناوچەکە هاوڵاتیان و موسڵمانان قوربانی زۆریان ئەنجامدا و بە تایبەتی بڵێن لە شارەکان و لە گوندەکان ڕێژەیەکی زۆری قوربانی ئەنجام درراوە و هاوڵاتیان سونەتی گەورەی قوربانیان زیندوو کردوتەوە. بەڵام نەگەڕمەوە لایەوە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەی. سپاس کە ڕاستەخۆ لەگەڵ ماڵ بووین. خۆشەویستانی بینەر لە تەوەرێکی تری ئەم بابەتەدا دەچینە لای میوانێکی ئازیز و خۆشەویستمان بەڕێز مامۆستا ئەکبەر غەریب شارەزا لە بواری پەروەردەی خێزان. دەمانەوێت مامۆستای بەرەسلەم